پشتی ایریشن دولتا ترکیه سر روجاوای کردستان ایدی مترسیا روان چکدارین داعش ین بیانی زیده تر دبه. نها هزین سوریا دموکرات گرانیه دده شر دیجی ترکیه و پاراستنا سینور و خاک روجاوای کردستانه. اجبوی کو ام جی وی روشه بزانن موکه کردستان 24 سردانا یک جمازنترین زندان گردین داعش یم بیانی لحسکه کریه ام پیک و روشوان دشوپینن. زیادتر 11,000 چکدارم بیانی داعش دنوا زندان حسد لروش آوای کردستان ده هنه. اف یک جمازنترین زندانانه کنزی 5,000 چکداران لخواد گره. پشتی ایریشا ترکیه مجارا وان گرتیان و مترسیاوان بویا روژاوا جیهانه. دراستیا خودجی مترسیا وان چکداران درکتیا هوله. جبرگو پیشتر 4,000 شروان پاراستنا وی زندانه دکرن. لینها و لگل رودانا شر اف هجمار گلکی کم بویا. هر دوی واریداو اجبوی برچافکرنا روشا هلی داویا گرتیگه ام چند پرسان جبر پرسکه و زندان دکن. از پرسیارا وی که بکم و روش نهاد نوا زندان دا چوایا و چوا پرد. مری بخیر هاتنه استریده. هنی وکرافش د نوا زندان د آن حال حاضر جبر اویریش آگل سر باکور سوریه چبویه ج هم بر دولت ترکی یعنی راش دسپیک آرام بون اما پشتی ایریشن دولت ترکی لسر باکور سوریه چبو تدی وک پاراستنا آوان حبسا گریدای مبو جبر ایریش ترکال لسر باکور سوریه آنها حال حاضر او قوت آگ دویده که ده حاضر بو پاراستنا آوان حبسا دکرن او قوت هجماره کی زیاده بو اما او هجماره زیاده جانا حال حاضر او هجماره امبیشن تنه الویدره بر هجماره گهی ما ریکری ملی با سینور جبونا پاراستنا وان دورین ایگو گشر لهیه پاراستنا وان درابکن الویدره جی لحبس ایگا آنها ام لید سکنن پاراستن کم بویه جبر رشا شری ایگه هی آنها باش هون وقت تدبير أولهية وتشلفر قرتي يعني باشي ريشا تركيا سر باكوري سوريا چرا وشك نه ديار بويا قربالغ چه بويا خو پیشندانان لدارت خين هولدان راوي چه بونه راست يعني جوي علي ده هر کسی جدي دما گوگ ايريش لسر باكوري سوريا چه بو یک جوان حبس ايماني اقامش لوجي ايگ هبون دما گوگ طياره ليخس جو دمي هناك چتا جو دك راويان اما لبامجي لفيدك ده حبس ايماني ايگ هينه هول ددن انه ده نافا بيشر ايگ هي دركبن هول ددن انه خو خلاص كان جي داري دركبن جبر دما جوج او دي بيزن انه يريشا كله اللي صار باكوري سوريا هي جوار وك فرصتك هي دركتنك ببينن يعني نهاد نافا زندان دا او داعشن بیانی بولفیدرین نزدیک 5,000 کسان هایان جبارو خو هيا زانن چطور روجه دا هيا نها ترکیه ایرش کریه و هن چنده هست دکن کو مترسیک پیدا بویا کو اوه ایدی نماهیم بشین بپارزنی هم درکن يعني جبنا مرسلا انه خبر وان به هي انه تشتكي له السربا كوري سوريا تشيبويه بيجم صديق صد خبر وان به هي نا خبر وان به تنيه اما دبهيزن تشتن هن دجهيجن وان مثلا شوا برياد دمك الفيدر كي تقينك تشيبو وان ناس ذكر انه جوه تقينا الفيدر تشيبو انه تشتك هي تشتك دبيج درويه شو علي دا روشن درويتش يعني جبنا مرسلا انه خوارن ودرمان كرنا بدكي يعني كم بويه جبر جو ايريش دروهيه يعني او درمان بري ايجو درفت هبو ما پیدا ذكر جبنا وانكرتي هاني او درفت مني دناوا في شريدنا ما يج او درمانه ور پیدا كرن جبنا وانكرتيا مرسلا خوارن يجي انه كوك جاري بري خوارن لوان ور بلاف كرن يا تامين كرن او جي يعني
بشكي زحمتي كتيدة كمبون كتيدة جبر مثلا شرقي هي هر دوی زندانê de em derbasî jora çavdêriya girtiyan bûn. Li vir wekî gotiyar e her holek sed çekdarî li xwe digire. Hin ji wan razayî ne, hin nimêj dikin û hin jî birîndarin di hola çareseriya pizîşkî de ne. Em derbazî nava holên girtiyan dibin. Rewşeke hestiyar û pir metirsîdar e ji ber ku tundtirîn teroristên li ser asta cîhanê di nava van holan de ne. Heta bi endamên parastinê jî nema biçek ve derbazî nava holan dibin. Divê zindanê de girtiyên 28 welatan hene. Em li rastî çekdarekî Belcîkî hatin. Ew çîroka hatina xwe bo Sûriyê û çawaniya tevlîbûna xwe bo refên Daişê behs dike. I came 2013 before ISIS to come help Syrian people against the Bashar regime. لە ساڵی 2013 هاتمە سووریا پێش شەڕی داعش بەمەبەستی هاوکاریکردنی گەلی سووریا دژی ڕژێمی ئەسەد. من لە پارێزگای ئیدلیب بووم، دواتر بریندار بووم و پاشان شەڕی نێوان هەسەدە و داعش دەستی پێکرد و دواتر داعش چوونە نێو ڕەقە و ناوچەکانی دیکە. ئەو کاتر زۆربەی چەکداربیانەکان چوونە نێو داعشەوە. بەڵێ زۆر پەشیمانم لەوەی بوومە داعش. دەمێت بگەڕێمە بۆ وڵاتەکەم. دەزانم کە ئەوان زۆر لە من تووڕەن، بەڵام دەمێت لەگەڵ خێزانم ژیان بەسەر بەرم ئەگەر لە وڵاتی خۆشم نەبێت وڵاتیش دیکە بێت. ئەو ڕاستێش دەزانم کە بەلجیکا وڵاتێکە هەلی دووەم دەبەخشێتە هاوڵاتیانی. دەزانم ئەگەر بگەڕێمەوە ڕەنگە بچمە زیندان و دەبێ باجی هاتم بۆ لای داعش بدەم. بۆ چەکداربیانەکان هیچ شوێنێکی دیکە نەبوو، تەنیا ئەوە نەبێت کە بچێنە ناو ڕیزەکانی داعش. Li gorî axiftinên van çekdaran di dema xwe da derbazkirina sinûrê Tirkiyê herî asan bûye û çi rêgirî li ber wan nehatîne kirin. Daişekê Türk jî behs li hatina xwe bû Sûriyayê dike û dibêje em ji bo peyama rast û dirista İslamê hat bûn. Lê piştî ku me ketwar û rastiya Daişê dîtî, ew temam berûva jî rastî û peyamên İslamê û pêxemberê wê bûn. كانت يعني الحدود مفتوحة تقريبا، كانت لهذا الحدود يدخلون يخرجون ما كان مشكلة. سنوورەکان کراوە بوون، دەتوانین بڵێن کێشە نەبوو. گەر هەر کەسێک لەو سنوورانە دەرباز بووایە جا چ بەهاتە یان چ بڕۆشتایە. بۆیە ئاسان بوو بۆ هەر کەسێک کە لەو سنوورانەوە دەرباز بێت. کەس لە ئێمەی نەدەپرسی و ئاسانجی بۆ دروست نەدەکردین. هاجينا وصلنا. نا تەنها ئەوە نەبێت کە پارەمان لەدا با قاچاقچیەکان. كيف؟ لماذا أتيت إلى سوريا؟ بۆ ئەوەی دەوڵەتی ئیسلامی ڕابگەینین. كانوا يفكرون هي دولة الإسلام بدي أعيش فيها بس. هل تريد الآن أن تقوم الخلافة أيضا الآن؟ مرة أخرى؟ لا.
بماذا؟ هي كانوا هم يفكرون يقدمون الخلافة چونکە ئەوان بانگەشەی مسلمانەتیان دەکرد و وانە بوو ئەوان دەیانگوت کە دەوڵەتێک هاوشێوەی دەوڵەتی پێغەمبەر دروست دەکەین بەڵام وانە بوو الرسول صلى الله عليه وسلم لكن هم يفعلون شيء لست نفس الشيء أنا إذا يستطيع أعيش في الإسلام أنا يريد أن أعيش في عندهم. أنت تريد العيش في دولة خلافة؟ لو كان في دولة الإسلام أعيش فيها. ئەگەر دەوڵەتێکی خلافەتی ئیسلامی هەبێ دەمەوێت لەوێ بژیم. أعيش فيها بالإسلام. ji sala 2013 ve û ji bo parastina xaka xwe Kurd şerê grûpên radîkal û terorîst dikin. Daişekî Sûrî dibêje komabûna rejîma Sûriyê û nerûxandina sîstema Baez sedemek sereke bû bo tevlîbûna wan di nava refên Daişê de. Nemaze kogelên Sûriyê ji ber sozên Amerîka bêhêvî ma. Ko herdem civaka navdewletî digot rejîma Sûriyê rewatiya xwe ji dest da. Lê hîn ev rejîm di kiryarên xwe de berdewam e. طلعت من دير الزور دخلت بدير الزور ما اجيت على المناطق من چوومە دێرە زور و هەر لەوێش مامەوە لە دێرە زور نەڕۆشتم تا هێزەکانی سووریای دیموکرات هاتن و گەمارۆیان داین لە باغۆز هۆکاریەوەی گەنجان چوونە پاڵ داعش ئەمریکایە ئەمریکا وەفادار نەبوو بەرامبەر بۆ بەڵێنی دابووی بۆ ڕوخاندنی ڕژیمی بەشار ئەسەد سەرۆک ئۆباما چەندین جار بەڵێنی ڕوخاندنی ئەسەدیدا بەڵام لە کۆتاییدا ئۆباما ڕۆیشت و ئەسەد مایەوە ئەمە وای کرد خەڵکی سووریا بچنە پاڵ داعش عند الشعب السوري انه ينضم مع داعش مشان يقاتل معه هذا شيء واضح يعني وجري على اغلب العالم اللي موجودين ما بتمنى من اي دوله نامەوێت بچمە هیچ دەوڵەتێک چونکە ئەوان ئێمەیان هێنا و لێمان خۆش بوون ئەمە شتێکی مێژوونەوە دوایینەوە دەبێت بخوێندرێت الاكراد عفوا عن العرب لو مره Bi dirêjahiya manaxwe bû çend sala di nava van zîndanan da piraniya van çekdarên biyaniyên Daişê bêhêvî bûyne û dixwazin li welatên xwe vegerin. Ev jî daxwaza hevjîn û zarokên xwe yê li kempa Holê dike û dixwaze bû welatê xwe vegere ku Tirkiyeyê hevdem ew peyamekê jî dişîne. هیچ نازانم باوڕم پێ بکە ئێستا هیچ نازانم ئاگامە لە دنیا نییە لە ساڵی 2004 چوومە نێو داعش داعش سەرەتا باش بوو بەڵام دواتر بینیمان داعش هێدیەتی خراپ بوو زۆر کێشەوستەمکاری ڕوویاندا ئێمەش برارماندا لێرە بتینە دەرەوە بڕۆین لە ساڵی 2015 ئەو کەسانی دەیانویست داعش جێبهێڵن دەستگیری کردن و زیندانی دەکردن بەڵام لە ساڵی 2016 داعش گوتی ئەو کەسانی دەیانەوێت بڕۆن ئاساییە با بڕۆن ئەو کاتیش هەسەدا ڕێگەی لێگرتین و زیندانی دەکردین تا ئێستاش ئێمە لە زیندان داین داعش کۆتایی هات دوواتجار لە باغۆز مابوو لە باغۆزیش ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا کرابوو ئەگەر لەمەودا بتوانم بگەڕێمەوە تورکیا هەوڵی ژیانێکی خۆش و ئارام دەدەم بێگومان دەمەوێت بگەڕێمەوە تورکیا yaşamak için uğraşacağım yani. Çekdarekî Fransî jî behsil hatina xwe û malbata xwe bo Sûriyê nava refên Daişê dike. Dibêje fikr û ramanên me hatine guhartin. Nemaze piştî têkçûna Daişê li Baghozê mezanî dewleta Xîlafeta İslamî bi dawî hat. Hûnha nizanin çarenivîsa wan di vê zindanê de dê çi bibe. On est venu, quand on est sorti de France, on est passé par la Turquie, par la Turquie.
On est venu de France, on est sorti là. کاتێک فەڕەنسامان بەجێهێشت و چوینە تورکیا لە سەرەتادا لە فەڕەنسا بووین و دواتر بەرەو بەلژیکا ڕۆیشتین. ئێمە بریتی بووین لە دایک و باوکم و خوشک و براکەم. داعش بردینیانە شارێک بە ناوی ئەلباب. بۆ ماوەیەک لە ئەلباب ماینەوە و لەوێشەوە چەند شارێکمان کرد هەتا گەیشتینە شاری گەورەی ڕەقە و لەوێش ماینەوە هەتا لە ڕێسی داعش نەماین. Jusqu'à qu'on est arrivé dans les grandes villes qui sont Raqqa, Manbij, El-Bab, dans la prison. Depuis qu'on est dans cette prison, beaucoup de personnes ont changé leur... لەو کاتەوەی لەم زیندانین خەڵکیشی زۆر بۆ چوونی خۆی گۆڕیوە و بیرکردنەوەیان گۆڕیوە. ئێستا هیچ کەس بەو شێوەیە بیر ناکاتەوە کە لە سەرەتادا هاتنە نێو داعشەوە. بەڵام ئێستا لە نێو زیندان هیچ کارێک ناکەین و هەتا ئەگەر لە زیندانیش ئازاد بکرین هیچ ناکەین. چونکە بینیمان چیمان بەسەر هات و داعشمان بەجێهێشت و لە باهۆز و هاجین ڕۆیشتین. هەموو شتەکان کۆتایی هات. Depuis qu'on est sorti de la Daoula de Barrouz, et quand on a de Barrouz, on est sorti de Sousa, Barrouz, Haji. لە زیندان هیچ زانیارێکمان پێ ناگات. کاتەکانمان بە خەوتن و جلوبەرگشتن و خواردن بەسەر دەبین و هیچی دیکە ناکەین. کاتێکی شەڕێکخراوی خاچی سوور هاتن هەندێک کەلوپەلی وەکو فڵچەی ددان و خاولی و سابوون و شامپۆ و پێخەف و دۆشەکیان بۆ هێناین. بەڵام هیچ زانیارێکی دەرەوان پێ ناگات و تەنیا ئەوە دەزانین کە چی لە نێو زیندان ڕوودەدات. Des produits. داعشێکی بڕەگەس مەغربیژی کو لە ئەمریکاش دایک بووە و مەزم بووە باس لەوێ ڕێکێ دکات ئیاک و داعشێ بە پەیوەندیان خۆ و بڕێیا توڕێن کومەڵاتی ئەو خاپاندیە و ئینایە ستەمبولێ و پاشیش بوو ڕەقایە و پاشیش بوو مووسڵێ. حتا لوێرێ ji encama tûbaranekê ew bi giranî birîndar ketiye û destekê xwe jî ji dest daye. Ew ji Emerîka bi niyaza wê êkê hatibû ku bi Daişê re bibite pizîşk û bi vê rengî razî kirbûn. Lê çarenivêsa wî bo zîndan. I was in America studying engineering in college. On Twitter, people in ISIS, they talked to me and they said, come to ISIS, you have to help the Sunnah here. لأمريكا لبشي ئەندازیاری لە زانکۆ دەمخوێن. پاشان خەڵکی داعش لە ڕێگەی تویتەرەوە قسەیان لەگەڵ کردم و داوایان لێکردم بێمە سووریا و هاوکاری سونەکان بکەم. گوتیان کە لە نێو داعش دەتوانم بخوێنم و دواتر ببمە پزیشک. ئاگاداریشیان کردمەوە کە خۆم بگەێنمە تورکیا و لەوێوە هاوکاریم دەکەن بچمە سووریا. کاتێک گەیشتمە تورکیا هەندێک کەس هاوکاریان کرد و گەیاندمیانە حەلەب و دواتریش چوومە ڕەقا. پاشانیش بردمیانە مووسڵ. ئەو کاتەی هاتمە ئێرە تەمەنم تەنیا 18 ساڵان بوو. وامزانی کە کارێکی باش دەکەم و واتەیان گەیاندم کە ئەمە ئەرکی هەموو موسڵمانێک کە جێبەجێ دەکەم. بۆیە پێویستە بێمە سووریا و هاوکاری خەڵکەکە بکەم. لە مووسڵ لە بنگەیەکی تەندروستی کارم دەکرد و پاش 3 مانگ هاوپەیمانان هێرشێکی ئاسمانی کردە سەرمان و بەم هۆیەوە دەستێکم لە دەستدا و هەردوو قاچیشم شکان. So I lost my arm and I woke up in the Mosul hospital. Both my legs are broken, my arm's cut. Here and everywhere is cut. tevî ku tu agahiyên vî çekdarê Emerîkî li ser êrişên Tirkiye û vekeşana hêzên Emerîkî ji Rojavayê Kurdistanê nînin, lê didezanîn ku herdem Emerîka pişta xwe dide hevalbendên xwe û xiyanetê li wan dike û ev e helwesta gohesede bi newefadarî nirxand. Ew çekdarên Daişin yên ku bangewaziya İslamê dikirin û li ser van kiryaran jî xelek siza dikirin.
هینا مترسیا وان چکدارن گرتین داعش لسر اولهی جیهان بردوامه جبرکو چج ولاتن وان آماده نینن جار دیوان بزفرینن تنه او نبا کو هند جوان ولاتان زاروکن وان وردگرن دگل روشا شر لروشاوای کردستان و دستوردان نیف دولتی دوی قاده دا نما دیاره کو چارنوی سیوان چکدارن گرتین داعش جی چه دبه